پیاوێک چەند مانگێک پێشەسا هاتە عادەکەم تووشی بەداخەوە شێرپەنجەی سیەکان بوو لە بڕووی خێزانەکەی جگەرەکێش بوو. باسی سوتەمەنی ناو شارە قەرەباڵغەکانتان کرد. ئەتوانین بڵێن پیسبوونی ژینگە شۆکارەکە لە هۆکارەکە؟ پیسبوونی ژینگە بە دڵنیاییەوە ئەم سیارێک کە سوتێ کۆمەڵێک گازی سیانی دوو قورقوشم و گازەکانی تر کە دەرەدا تەبان جگەلووی کە ڕاستەوخۆ بنزین ئەماکە و گازە بەرهەمهاتووەکان بەهۆی سوتانی بنزینی شۆ ئەماکەن کارگەکانی تر ئەماکەن. هەندێک هۆکاری تریشەیە کە مادەی کیمیاییە شەرنی ئەو مادە گاز دەرانە هەبن مادەی کیمیاوی شێکە زۆر جار لە ماڵەکان بەکارهێنرێ ئەبنە هۆکار توشبوون بە شێرپەنجەی سیەکان. پاکەرەوەکان بە دڵنیاییەوە مادە کیمیاکانی تر کە لە کارگەکان لە تاقیگەکان لە زۆر شوێنی تر بەکارهێنرێت کە لەوانەیە زۆربەی کەسەکان بزانن کە مەبەستمان لە چەند مادەی کیمیاوی خۆی بەرکەوتنی بەڕادێکی زۆرە. ئێستا بۆیە ئێمە زۆربەی بۆیەکان ئێمە ڕێنماییمان وایەکە یان مەسەلەن ئەو معتەڕێکە لە ماڵەوەیان ئەو عتەڕێکە لە ماڵەوە بەکارهێنرێ بەردەوام کەسێکە لە خۆی بدام هەڵما ئەم گازە هەڵەمژێت مادەی کیمیاویە تەبەن ئیریتیشن یان بێزارکردنی ناوپەش ڕێناسە دروستەکە بە ماوەیەکی چەندین ساڵ تەبەن چکە جگەرە ڕاستەخۆ ئەمە دروست ناکە جاریوێ جگەرە 10 ساڵی ئەوێ شەرنیە سیەکە تو شێرپەنجەکە بەڵام تووش نەخۆشیەکە گازی ڕادۆن ماوەی کە جگەرەکێشە 25 ئەوەندە تووشی ئەوە بێ کە جگەرە ناکێشێ تووشی ئەم شێرپەنجەی سیەکانە بێ اینجا هەیە جگەرە ناکێشێ بەڵام لە دەوروبەری جگەرە کێشەیە ئەمانەش کە دیسان ئەوانە پیانەوترە ئێمە ئەتوانین بڵین ئەوانەی کە بەرکەوتنیان هەیە بە دووکەڵی جگەرەیان ئەوانەی کە پێیانەڵێن جگەرەکێشی دەستی دوو کە بەداخەوە زیانی زیاترە. من نەخۆشم هەبووە خێزانەکەی جگەرەکێش بووە پیاوێک چەند مانگێک پێشەسا هاتە عادەکەم تووشی بەداخەوە شێرپەنجەی سیەکان بوو لە بڕووی خێزانەکەی جگەرەکێش بوو لە کاتێکدا خێزانەکەی ئافرەتێک بوو تووش شێرپەنجە نەبوو خێزانەکەی جگەرەکێش بوو بەڵام خۆی تووش شێرپەنجە بوو بەڵام خێزانەکەی توش نەبوو بوو. ئافرەتی ترم هەبووە دووجار لە ماوەی ئەم 5-6 ساڵەیە ئافرەت هاتۆتە لام نەشتەرگەریمان بۆ کردووە شێرپەنجەی سیەکانی هەبوو مێردەکەی جگەرەکێش بوو مێردەکەی توش نەبوو بەس خۆی توش بوو ئافرەتیش دروستە. میهرەبانی دڵسۆزی و لێزانی